سفر یەک ژیری ئەو بەرنامەی کەوا پێویستە هەفتانە جێلی ڕابگری بۆ ئەوەی زیرەکتر بین بۆ ئەوەی معلومات کۆکێەوە دەکتەنیا تەمشەشتی فشکیات بکەین پاسیس نازانێ گەورەترینە و یارانەی لەو هەفتەیە بڵاو دەکەینەوە تۆنێک یاریمان هەیە بەڕاستی تۆنێک نییە بەڵام چەند یاریێکی زۆر گەورەمان هەیە بەڕاستی هەیڵۆ ئینفینیت بڕیارە لەو هەفتەیە بڵاو بکرێتەوە کە دڵمان یەکجار پێخۆشەوە من دڵم لەسەر دەستی خۆمدانایە کە و یاریی زۆر نازار دەسی لەبەرەوەی ساڵێک و نیو زیاترە کە ئێمە دەبای یاریەکەمان کردبە بەڵام دواخرێ ستودیۆی 3-4 نۆستالژەم نییە لەگەڵی دەبێت بە منداڵ یاریەکەم نەکردیە بەڵام میوزیکی زۆر خۆش دیارەوە و ماوەیەش چەندین یاری هەیڵۆم تاقی کردیتەوە لەسەر گەیم پاس کە بەردەستن گەیم پاس باشترش لە دنیا ڤیدیۆ گەیم ئۆکەی هەیڵۆ ئینفینیت لە هەفتەیە بڵاو دەکرێتەوە چاڕوانی ڤیدیۆی سپاسکردنی ژیری من لە بۆ یاری هەیڵۆ ئینفینیت ئینشاءالله یاریەکەم تەواو کرد یەکسەر لە بۆتان سپاسکردنی دەکەم هەر لەو هەفتەیە ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری فاینەل فانتەسی 14 بڵاو دەکرێتەوە بە ناوی ئەکسپانشنەکە ینی بە ناوی Endwalker کە تاوەکو ئێستا منەوە یارم نەکرد لەبەر یاریێکی ئۆنلاینە دەڵێن پێویستت بە 148 ساعتی هەیە تاوەکو دەگەیە پۆینتێکی کە بڵێ ئۆکەی ئێستا لە یاریەکەی تێگەیشتم دەزانم یاریەکە چییە لەوەرەی کاتێکی زۆری پێچی ئەو یاری MMOیانە پێیانڵی MMO کاتێکی زۆری پێچی بەڵام بۆ کەسانێک کە چاڕوانی بوون ئەو فاینەل فانتەسیان گەیمەرێکی یەکجار زۆری هەیە Endwalker دەڵێن دەبێتە یەکێ لە خۆشترین ئەپدێتەکان لە هەفتەیە بڵاو دەکرێتەوە هەروەها لەو هەفتەیە یاری 12 منت کە پێشتەنیا لەسەر گەیم پاس بەردەست و لەسەر Xbox و PC ئێستا لەسەر پلیستیشن و سویچ بەردەستە کە ئەگەر تاقیتان نەکردەوە پارەی پێمەدەن بەڵام ئەگەر پارەش پێدا یاریش خراپ نییە ئۆکەی خراپ نییە یاریشی دیکە بڵاو دەکرێتەوە بەنای وایت شادۆز کە من تاوەکو ئێستا یاریەکەم نەکردی بەڵام دەڵێن لەسەر نێکس جێم بڵاو دەکرێتەوە تا لەسەر PlayStation 5 و Xbox Series وەرا PC وەبزان پێشتر لەسەر PlayStation 4 و ئەوانەش بەردەست بوو بەڵام ڤێرژنی نوێی بڵاو دەکرێتەوە یاری زۆر سەنجاششگیانە لەگەڵ ئامادەکردنی هەواڵەکان ترێلەکەم بینی و ئەو یاریت چاوەڕێمە گەل ڕێگەی گەیم پاسی یان پڵسی بەردەستبی 100% ئەنجامی دەدا هەر قسەکردن لەسەر PlayStation Plus و گەیم پاسی بزەبەت هەفتەی ڕابردوو دەنگۆیەکانی PlayStation Plus ڕاست دەرچوون سێ یاریمان هەیە لە بۆ PlayStation Plus ئەویش یاریەکانی Godfall Mortal Shell وەروەها DC Villains لێگۆ یاخود لێگۆ DC Villains کە دەڵێن لێگۆیەکە زۆر ڕاقیە Godfall یاریی باش نییە خراپە بەڵام بەخۆڕایی لە پڵسی وەرگری هەتاقی دەکەینەوە بزانین کۆکوونیە و Mortal Shellش جەماعەتی یاریەکانی وەکو Dark Souls دەڵێن لەو ستایلەیە ئەگەر حەز لە یاری قورسەکانی وەکو Dark Souls و Demon Souls لە بە خۆتان تاقیب بکەنەوە بەڵام خەبەرە خۆشەکە بێگومان گەیم پاس بی گەیم پاس ئەمانیش 12 کە هەر هەمویان یاری ناوازن و لە تەواوی مانیش 12 سەب بڵاو دەکەینەوە گرنگترینیان بێگومان یاری هەیڵۆ نەخێر یاری ئەمۆنگەسە گەیم پاس بەردەست دەبی بۆ کەسانی کە Xboxیان هەیە دەتوانن ئەمۆنگەسی تاقیکەنەوە لەو مانگەی بەردەست دەبی یاریش خۆشە خراپ نییە هەیڵۆ ئینفینیت بەردەست دەبی وەکوتم وەروەها زۆر دڵخۆشم یاری Aliens Fireteam Lead بڵاو دەکرێتەوە کە من پارەم پێی نەدا لەبەرەوەی دەمزانی ئەو یاریە بەو شێوازە نییە کە پارەی پێ بدەیت ڕێگەی گەیم پاسی لە بخۆمان بەخۆڕای تاقی دەکەینەوە و چەندین یاری دیکە شتێدا بێگومان بەڵام ئەو سێ یاریە زۆر سنجڕەشم بۆ ئەو یاریانە هەر هەمیان بەردەست دەبن لە مانجی 12 گەیم پاسی گەورەترین و باشترین یاریە ساڵ کە بڵاو کرایەوە کەس ڕخنی لێ نەکرد بێگومان یاری باتڵفیڵدی 2042 یعنی ڕخنی زۆر لێجینە لێ دەڵێن هیچ کەس ڕخنی نەگرتیە باتڵفیڵد 2042 لەو هەفتەیە وەزعی تۆزە خراپتر بوو 142 پلێر بیسەکەی لەدەستدا لەسەر کۆمپیوتەر واتە 142 گەیمەرانی PC وازان لە یاریەکەی هینایە لەو هەفتەی ئەزە هۆکارەکە هێڵۆ ئینفینیتە هەر یاریەکە بەزەبەت نازانین بەڵام دەستیدایە ئەپدێتشنی لەوە بڵاوکرێتەوە کە چەندێک شتی نوێ زیاد دەکە یەک لەو شتە نوێیانش کە زیادی کردیە سانتا کلۆزە واتە بابە نوێل ئەو سانتایە جلگە سوورەکە ڕدێن سپی پیاوە پیرەمێردەکە کە زیاتر لە بۆ یاریەکانی وەکو فۆرتنایت و Call of Duty ئەوانە گونجاوە بەڵام گەیمەرانی باتڵفیڵد حەزیان لە قەشمەریاتی نییە حەزیان لە فشەخانەی نییە گەیمەرانی باتڵفیڵدی گەیمەری جددینە بۆیەش ناڕازینە دەڵێنە دایسی لایبە نامانەیە بەسە ئەلۆ پێمادە بێری حەز دەکەین شتی ڕاستیمان ببینین حەز ناکەین شتی خۆڕایەتیمان پیشان بدەین حەزمان شتی منداڵانە نیە حەزمان شتی ڕاستیە گەیمەرانی باتڵفیڵد بەجددی زۆر تفڕۆنە لە دایسی لەو هەفتەیە تەنانەت سەبڕێتەکەی بکەیتەوە تەن لە ماڵپەر ڕێدێت سەبڕێتی باتڵفیڵد 2022 بکەیەوە هەموو قەشمەری بە دایسی دەکەن دەڵێن نەدەبای ئەو شتیان کردبە گەیمەرانی باتڵفیڵدی نابی بە چاوی گەیمەرانی فۆرتنایتی یاخود یاریەکانی Call of Duty تەماشا بکرێن لەبەرەوەی گەیمەرانی باتڵفیڵدی عادەتەن تەمەنیان گەورەترە حەز دەکەن شتەکان بەڕاستی بچی و چیرۆکی یاریەکانی باتڵفیڵد بەگشتی لە ڕاستی نزیکترە دەیەوێت زەنجی ڕاستی دووبارە کاتەوە نەک وەکو فۆرتنایتی شێوەیەکی کارتونی هەبی یاخود وەکو Call of Duty کە کەس نازانین Call of Duty ئەستا خۆی لە چی هەم بەرەیدایە ڕاستیەکە یان ناڕاستیەکە دوێژ Call of Duty هەفتەی ڕابژ باسم کردەوە هەفتەی وەزیش خراپتر بوو تەنانەت یاریەکە داشکین لێ بکرێ کە یاریەک تازە بڵاو بکرێتەوە نابی داشکین لێ بکرێنە لە زۆر وڵاتی بۆ ماوەی 2 هەفتە کرایە فری بەزەوەی خەریک تاقیکردنەوە تۆ کەس نایکە 180 پلێر بیسی لەدەستدایە
Call of Duty کەمان وەرەوە سەر ئەو یاریە نازدارانە Call of Duty لەمێژە چاوەڕێت دەکەم بەڵام Black Friday بۆ هەفتەی ڕابردوو لە Black Friday یاریەک داشکانی لێ بۆ کرا ئەویش یاری Cyberpunk 2077 بوو ئەوکەین دەزانم یاریەکە ناوی Cyberpunk 2077 بەزەم هەندوو خۆشی دەڵێم Cyberpunk 2077 یاخ Battlefield 2049 Call of Duty زەنی جیان حەز دەکەم ها قسەی بکەم ئۆکەی ئەنۆ دەزانم بەس هەم بانقز بۆ دەکەم Cyberpunk 2077 داشکانێکی لێ بۆ کرا تۆزێک $10 سعریاتە خوارێ و زۆری لە گەیمەرانی Steam یاریەکەیان کڕی و گەیمەران دەڵێن یارێکی زۆر باشە I don't know okay make up your own mind okay مێشتان ڕاستکەنەوە یارێکی باشە یان خراپە پاردەیانگۆ بەز یاری نییە ئێستا دەڵێن شازی یاریە بەس دەبرەوەی داشکانی لۆ کرێ یان بەڕاستی چارەسەر کرێ ریڤیوەکانی گەیمەران لە ماڵپەڕی Steam کە گەیمەرێکی یەکجار زۆر یعنی لێشاوە گەیمەرە جار ریڤیان لە بۆ کردیان 414,700 کەس دەڵێن mostly positive واتە یارێکی زۆر باش واتە یارێکی زۆر باشە و تەنانەت 28,000 کەسی دەڵێن very positive کە یارێکی یەکجار باشە تەنانەت ئەو یاری کاتە کە بڵاو کراوە زۆربەی خەڵک دەیانگۆ یارێکی زۆر باش نییە لەبەرەوەی بەگی زۆر تێدا بوو وەروە خەڵکە چاڕوانی شتەی نەکرد بەڵام ئێستا لەبەرەوەی CD Projekt Red زۆرێک لە کێشەکانی یاریەکەی چارەسەر کردی گڵیچەکانی چارەسەر کردیە هەندێک دەستکاری تۆزێک لە هەیکەلی یاریەکەی کردیە کە بەڵێنیاندایە لە 2022 زیاتر چارەسەری کێشەکان بکەن ئەستا گەیمەران دەڵێن نەخێر ئۆکەی یاریی زۆر باشە ئەمە چەند مێژە غەرەت بووین و CD Projekt یارمەتی مەدایە تەنانەت لەو هەفتەیە جەماعەت CD Projekt دیڤلۆپەرەکان لە چاپێکەوتنێک ڕایان گەیان دەڵێن لە مێژوودا واتە چەند ساڵێکی دیکە گەیمەران بە شێوەیەکی پۆزەتیف و باش یاری Cyberpunkیان بە بیر دێ لەبەرەوەی یاریەکە تێپەڕبوونی کات باشتر و باشتر دەکەن وەکو Witcher 3 کە بیدایەت کە بڵاو بنێەوە تقریبا ئەو کێشە گەورانی وەکو Cyberpunk نەبوو بەڵام کێشەی تەکنیکی زۆر بوو بەڵام ئێستا وەکو یەکێک لە باشترین یاریەکانی PG Open World ستایلی CD Projekt Red دارەندرێ و Cyberpunk دەڵێن وا دەبێت و هەواڵەکی دیکە Cyberpunk بە خێرایی بڕیار بوو لە کۆتاییەکانی 2022 بە حساب ئەپدێتی Next Gen Cyberpunk بەردەست بی واتە کوالڵەتی یاریەکە بکرێتە PlayStation 5 و Xbox Series بەڵام زەمای CD Projekt دەڵێن لە Quarter 1 واتە لە چارەیەکی یەکەمی 2022 واتە لە مانجی یەک چاوەڕوان دەبین تا مانجی 3 لەو ماوەیە 3 مانگەی دەبی یاریەکە ئەپدێت بکرێتەوە بە PlayStation 5 وەروە Xbox Series ئەو کاتیش ڤیدیۆی سپاسکردنی لەسەر دەکەم ئەگەر بێت و یاریەکە کێشەی تەکنیکی نمابی وەگەر ماشی بین لە بۆ ڤیدیۆ خۆشە دابەزینە سەر رۆکستار تا پێشوتی ئۆکێ جیتی ترۆلۆجی دیفرنت ئیدیشنەکە زۆر خراپ بوو فەرموو هەژ ئەپدێتی نوێ زۆر چێشەکان ماعیلاج کردی ئێستا درێنچە ها چێ خراپە رۆکستار هیچ نازانی ئەنگۆ بە خۆتان هیچ نازان ئەپدێتێکی زۆر گەورە و زەبەلەح لە بۆ یاری جیتیئەی تریلۆجی بڵاو کرایەوە زۆر لە کێشە گەورەکانی یاریەکەی چارەسەر کردیە بە تایبەتی کێشەی بارانبارینەکەی چارەسەر کردیە وەروە کێشەی ماپی یاریەکەی چارەسەر کردی کاتەکە بە فڕۆکەیەک زۆر بەرز دەبیتەوە تەواوی ماپی یاریەکە دەبینی کە نابی ماپی یاریەکەی بە تەواتی بینی دەبی هەور و فۆگ و نەمان ڕووناچی ئۆشتانە چارەسەر بکە ناکرێت ماپەکە بە شێوێکی لەعابی منداڵان لە دوورڕا ببینی ئەو کێشانە زۆربیان چارەسەر کرێ بەڵام بێگومان هەندێک کێشەی دیکە هەرمایە گڵیشی دیکە هەرمایە پێویستە زیاتر چارەسەر بکەن بەڵام ڕۆکستار بەجددی ئیشی لەسەر کردو هەروە ئەو ڕەخنەگرتنی ئێمە وەکو گەیمەران و ڕەخنەگران و لەناو کۆمەلگا گەیمینگ دەنگەکانمان گەیشتە ڕۆکستاری و ڕۆکستاری زۆر بە کێشەکانی چارەسەر کردی من خۆشم تاقین کردەوە پێم وایە زۆر شتەکانی چارەسەر کردی بەڵام هێشتا کاتیش مایە باشتر و باشتریش بکرێ بەتایبەتیش یاری جیتیئەی سانە درێس دفن دڤیدیشنەکەیان زۆر باشتر کردی ئێستا ئەمەش کێشەی تەکنیکی مایە ڕۆکستار دەڵێ زیاتر لە 100 دانە بەگیان چارەسەر کردی ئۆکەی 100 دانە بەگ زۆر نییە و تەنانەت یەکێک لە دیڤلۆپەرەکانی ڕۆکستاری دەڵێ هەر دانە بەگێک لە یوتیوب بڵاو کرابیتەوە کارمەندێکی ڕۆکستار تەماشای کردیە بۆ ئەوەی چارەسەری بکە ئەجە بە هەزاران ڤیدیۆ بڵاو کراوە لە هەفتەی ڕابردوو کاتە زۆر کێشەکان چارەسەر کرێ و ئێستا شایانی کڕین نییە بە بڕای من چاوەڕێ بکەن پێتان دەڵێم کە شایانی کردیە شایانی کڕینە کاتێککە تاو چارەسەر کرێ ئاگادارتان دەکەم پارێزی زوو سەر مەکەن باشە فکرکەنەوە پارێز سەر جیتیئەی 6 لەبیرتانە باسی جیتیئەی 6مان کرد لە هەفتەکانی ڕابردوو وتمان لەبەرەوەی سنوپ دۆگ وتیتی دکتۆر دری خەریکی دروستکردنی میوزیکە لە بۆ یاریەکانی جیتیئەی کەواتە ئیش جیتیئەی 6 دەکا ئەگەر بێت و بچینەوە ئەو کات بڕۆ سەیری ڤیدیۆکەی من وتم بۆ چوونی من ئەوە بکەوە نەخێر دکتۆر دری ئیژەستە جیتیئەی 6 ناکەم بەڵکو ئیش لەسەر یاریان جیتیئەی 5 یان جیتیئەی دیفرنت ڤیدیشنە قسەکەم تقریبا ڕاستە تقریبا ڕاستی دەرنەچوو بالضبط کارەسە جیتیئەی 6 ناکە دکتۆر دری و کارەسە جیتیئەی دیفرنت ڤیدیشنەکەش نەکرد کارەسە جیتیئەی ئۆنلاین دەکاتن بە پێی دەنگوویەکی زۆر گەورە بی تقریبا توانم ڕاستیە
دکتۆر دری خەریکی دروستکردنی هەندێک میوزیکی نوێ لە بۆ یاری جیتیئەی ئۆنلاین لە ڕێگەی DLC نوێ لە بۆ جیتیئەی ئۆنلاین کە بە خۆڕایی بەردەست دەبێت گەیمەران دەتوانن بچن ستودیۆ لە بخۆیان دروست بکەن و میوزیک بفرۆشن یاخود ئەلبومی گۆرانی بێژەکان بفرۆشن یاخود میوزیک دروست بکەن شتێکی لەو بابەتە لە خۆ دەگری و دکتۆر دری بە فەرمی وەکو کارکتەرێکی یاریەکە ئەگەری هەیە بە دیارکەوی یانی تەنیا میوزیکی دروست دەکەوە شتێکی بۆڕین دەبێت لە مانجی 12 فیلمی Matrix Resurrection بڵاو دەکرێت یاخود Matrix یاخود Matrix 4 کە یەکێک لە چاوەڕوانکراوی فیلمەکانی تەمەنی خۆمە لەبەرەوەی لە منداڵیەوە لەگە فیلمەکانی ماتریکسی گەورە بوومە وەروەها هەر لەو مانگەی بەپێی وێنەیەکی دزەپێکراو بی لەناو ماڵپەڕی پلیستیشن دزرایە تقریبا توانین بڵین ئەکسپریەنس یاخود دێمۆیەکی جۆرە یاریەک بڵاو دەکرێتەوە بەنای Matrix Awakens کە بە Unreal Engine 5 دروست کراوە و بە تایبەتیە PlayStation 5 بڵاو دەکرێتەوە بەپێی ئەو دەنگوهەیە بیتن بەڵام پۆستەرەکە ڕاستیە و پۆستەرە لەناو PlayStation Story دزرایە و بڵاو کرایتەوە بەپێی دەنگویەکان بی دەڵێن لە Game Awards کە بڕیارە لە دەی 12 بە فەرمی Game Awards دەست پێ بکە خەڵاتەکانی یاریەکان دابش بکرێت لەوێش چل دانە یاری عرض دەکرێن وەکو ترێلەر وەکو گەیمپڵی وەکو هەر شتێک کە چل دانە نازانین هەمویان نوێنە هەندێک نوێنە بەڵام هەندێکیان نوێنینە Matrix Awakens دەڵێن لەوێ لە کات ڕکلامکردن لە بۆ فیلمەکەی ئەو ئەکسپریەنسە بڵاو دەکرێتەوە گەیمەران دەتوانن بە خۆڕایی لەسەر PlayStation 5 ئەو دێمۆی تاخنە بزەبت نازانین چ لە خۆ دەگری حەزت لە ڕۆکێت لیگی بوو بەڵام کۆنسۆڵت نییە ئۆکێ ئاسانە ڕۆکێت لیگ بە فەرمی لەسەر مۆبایلی ئێستا بەناوی ڕۆکێت لیگ Sideswipe بەردەستەوە دەتوانین لە بۆ خۆتان Sideswipe بەردەستە دەتوانن لە بۆ خۆتان ڕۆکێت لیگی لەسەر مۆبایل و تابلێت و ئەندروید و iOS و هەموو شتەکان لە بۆ خۆتان داوڵند بکەن هەرچەندە تاوی ئەزمونونەکەی ڕۆکێت لیگی نییە واتە وەکو ڕۆکێت لیگی کۆنسۆڵی نییە بەڵام من داڵۆندم کرد و تۆزێک تقریبا چەند خولێکی گیاریم کرد تۆزێک کۆنتڕۆلکردنەکەی بەدڵ نەبوو وەروە کامێرەش تەنیا لێک لە شاشەکە نیشان دەداتن بەڵام بۆ کەسانێک کە حەزیان لێە ئێستا سیزنی یەکەم وەرزی یەکەمی ڕۆکێت لیگ لەسەر مۆبایلی بەرزە لە بۆ خۆتان تاقیکردنەوە لەوانەیە بەدڵ دەبی لەوانەیە بەدڵ نەبی لەوانەیە بڵێ بەس یاری نییە لەوانەیە بڵێ شازی یاریە بۆ چوونی خۆتان لە کۆمنت لەسەر هەموو بابەتانە تکا دەکەم لە کۆمنت بینووسن حەز دەکەم کۆمنتەکانی ئێوە بخوێنمەوە بەڵام قسەی جوان بکەن باشە کۆ دەخوێنمەوە یاریەکی دیکە کە من زۆر چاڕوای دەکەم ئەویش یاری The Lord of the Rings Gollum سمیغڵ ئۆکەی سمیغڵ ئەو کارکتەرەکەی ناو Lord of the Rings ئەوەی کە نیوەی باشە نیوەی خراپە ئەوەی کە نیوەی سمیغڵە کە باشەکەیە نیوەشی گۆڵومە کە خراپە کارەکەیە The Lord of the Rings Gollum بە فەرمی لە Game Awards ترێلەرێکی نوێ یاخود گەیمپڵەیەکی نوێ لە بۆ بڵاو دەکرێتەوە و لە 2020 یاریەکە بڵاو دەکرێتەوە چاوەڕامن لە دەی ئەو مانگەی بە فەرمی دەزاینکەوە گۆڵم باسی دەکەوت ناکە وەروە دەمە پێشتان بڵێم هەفتەی داهات و لەوانەیە بەرنامەی سفرێک ژیری بستەش ڕۆژی شەممەی لەبەرەوەی دەی مانگ خەڵاتەکانی یاریدا باش دەکرێن و من دەمەوێت لە ڕۆژی شەممەی بەرنامەکە بڵاوکەمەوە لەبەرەوەی دەمەوێت هەواڵەکانی خۆم گەیمەوەرشی تێداوی ئۆکەی چاوەڕام من ئۆکەی ناس نێزیێکی هەر لە یوتیوب ببینێن بەپێی راپۆرتەکی بین ناتوانین بڵێت دەنگۆیە بەڵکو راپۆرتەکە لە چەند سایتێکی بڵاو بکەیتەوە گیان لەوەی بووەکەوە مایکرۆسۆفت لە ژوورەوە لەناو ژوورە سەیرەکانی خۆیان کە شوورانێک کە نابی کەس جێ لێبی بەڵام هەموو خەڵک جێ لێ دەبی لەبەرەوەی دەنگۆیەکان زۆر باساین لە ئینتەرنێتی بڵاو دەکرێتەوە لە ژوورە تاریکەکانی مایکرۆسۆفتی باسی ئەوە کرایە کە Xbox پێویستە کۆنسۆڵێکی هاندهێڵدی هەبی وەکو سویچی هەبی وەکو PSP هەبی وەکو PS Vita هەبی کە من پێم وایە زەحمەتەشتیوە ڕوو بدە لەبەرەوەی مایکرۆسۆفت دەیەوێت گەیم پاس وە لەرەکەی کلاود سرویسی ئاشتی نوێ بڵاو کاتەوە بەڵام لە ئەفتەی ڕابردووش کۆمپانیای کوالکام سناپدراگنەکی یاخود پرۆسەسەرێکی نوێ بڵاو کردە بەنای سناپدراگن G3X کە تایبەتە بە گەیمینجی لە بواری هاندهێڵدی کۆنسۆڵ تاقم تاڵن لە بۆ کۆنسۆڵی هاندهێڵدە و چیپی 5G لەسەرەوە دەتوانی یاریەکانی PlayStation و Xbox ستریم کە سەر ئەو کۆنسۆڵە لە بۆ خۆت بە خێراییەکی باش یاریەکان ئەنجام بدەیت بەڵام ئەگە مایکرۆسۆفتێکی وا بکە پێم وایە وەکو سویچی نابی لەوانێت تەنیا ستریمکردن بێ نازانم تەنیا قسەیە با ئاگدار مارڤڵز ئەڤێنجرز کارکتەری سپایدەرمانی لەسەر پلەیستیشنەکان بەردەست خست و هەندێک گەیمەران بەدڵیان هەندێکی بەدڵیان نیە ئەو کەسانی کە بەدڵیانە دەڵێن ئەگەر بێت و کارکتەرەکەی سپایدەرمانی هەموو تواناکانی لەبەو بکەوە پێرکەکان وەربگری هەموو حرکاتەکان بکەوە ئۆکێ ئەو کاتی تام و چێژێکی خۆی هەیە بەڵام ئەو کەسانی کە بەدڵیان نیە لەبەرەوەی دەڵێن کاتێک کارکتەری سپایدەرمان وەردەگری هیچ ستۆری میشنێکت نییە تەنیا چەند چالاکیەکێ واتە وەکو کارکتەرەکانی نییە کارکتەرەکانی دیکە نییە وەکو ثۆر و ئایرۆنمان و ئەوانە نییە ستۆری میشنت هەبێت تەنیا چەند چالاکیەکت هەیە و دەبی ستۆری میشنەکانی ڕابردووش بە ینی چاڵنج و شتەکانی ڕابردوو کە بە کارکتەرەکانی کە کردیتت ئەزارەتان لە بە خۆت بە سپایدەرمانی بکەیت و زۆر خەڵکی دەڵێن ئینسۆمنیاک
تەنیا ئینسۆمنیاک زانای سپایدەرمانی دروستکە هەموو کۆمپانیەکە نازان دروستکە کریستڵ داینامیک نازانانی دروستکە نازانم ئەمە نەم کردیە ناتان قسەشی لەسەر کەمەکو بۆچوونی خۆم بەڵام دەمێ بۆچوونی وەرگرم کردیتت نەت کردیە دەتەوێت بیکە سپایدەرمان خۆش دێ خۆشنە کامنتی بۆچوونی خۆتان بنووسن نزیکی 2 ساڵە پێتان دەڵێم 2 ساڵە پێتان دەڵێم پێتان دەڵێم کەوا رێزدنت ئیڤڵ 4 ریمێک لە بەرهەم هێنانە بەڵام ئێستاش خەڵک باوەڕ ناکە کە بە فەرمی لە بەرهەمهێنانە هەرچەندە ڕاستەکەتان بڵێم بە فەرمی نازانە بەرهەمهێنانی یاخودنا بەڵام دەنگۆی گەورەمان هەبووە وەروەها لیچی واتە دزەپێکردنی گەورەمان هەبووە دزەپێکردنێکی دیوێش لەلایەنێکی لەو ئەکتەرانەی کە بەدەنگ بەشدارە لە رێزدنت ئیڤڵ 4 ریمێک دەڵێ کارێک ئێستا حالیان لە بەرهەمهێنانە و خەریکی ڕێکۆردکردنی هەندێک دەنجی نوێنە وەروەها وێنەیەکی بڵاو کردەوە لە ئینتەرنێتی کە زۆر خەڵک پێیان وایە ئەو کارکتەرە بەحسابە وێستکارە لەناو یاریەکی بەو شێوازە دەبێت نوۆشتانە بەڵام بزەبەت نازانی بەڵام ئەوەی دەزانم وەکو خۆم کە رێزدنت ئیڤڵ 4 ریمێک لە بەرهەمهێنانە لەبەرەوەی دوومان هەبوو ریمێک سێمان هەبوو ریمێک چوار ریمێک دەکرێتەوە لەبەرەوەی لە دوای رێزدنت ئیڤڵی ڤیلجی نۆتێ بەشی نوێمیش کۆتایی پێ هەموو چیرۆکان کۆتاییان پێدێ ئەجا کاپکۆم دەبی بزانیت دەکاتەوە وەختی تەواوی رێزدنت ئیڤڵی دووبارە دەکاتەوە لە سفرەوە یانیش ستۆری جیاوازی ناو رێزدنت ئیڤڵ بەرهەم دێنی تا هەتەیە بۆچوونی ئێوەم حەز دەیە بزانم لە کۆمنت خۆشترین هەواڵی ئەوڕۆ کە دەمێ باسی بکەم بە باسی یاری BioShock 4 Isolation یاخود BioShockی نوێ بکەن BioShock یەکێکە لە گەورەترین و باشترین ئەو یاریانەی لە مێژوو بڵاوکرێنەوە یاریەکان زۆر کۆنە تاوەکو ئێستا ڤیدیۆم لەسەریان دروست نەکردیە بەڵام بەڵێنتان پێ دەدەمکەوە یاریەکە دووبارە دەکەمەوە چوار یاری BioShockمان هەیە بزانم بەشی 1 و 2 3 لەگەڵ BioShock ئەوکەنایت بوو ئینفینیت بوو ئینفینیت بزانم کە لە هەم بەشەکان پێ خۆشتر بووە کە ناوەکەش نەبینیە هەم BioShockکان دەکەمەوە ڤیدیۆی سپاسکردن لە بۆ BioShockکان دروست دەکەمەوە بەڵێنە BioShockی نوێ بە پێی چەند دەنگۆی پێی چەند هەواڵێکی زەپێکرا وەروە دەنگۆی نوێبی دەڵێ ناوی Isolation دەبی بەڵام ئەگەری ناوگۆڕنەکەی هەیە باسی دوو شار دەکەن دوو شار لەسەر یەکن یەکێکیان لەسەرەوەی یەکێکیان ژێرەوەیە شارەکانی شێوازی ئەو خەڵکەگەرناوی دەژین شێوازەکەی زۆر جیاوازە لە ڕنگ جیاوازە لە ڕیبیناوە جیاوازە ئیراشنال گەیمز بەرهەمدێکە ئەو خەڵکی لەو ستودیۆی کار دەکەم پێشتر کاریان لەسەر Watchdog Legion کردیە Shadow of the Tomb Raider کردیە لەگەڵ مافیا 3 و چەند یاریێکی دیکەش و دەڵێ یاریەکە لە چارەجی یەکەمی 2022 ئاشکرا دەکرێت کە پێم وایە ئەگەر چارەجی یەکەمی 2022 ئاشکرا بکرێت لەوانەیە لە 2024 یاریەکە بە فەرمی بڵاو بکرێتەوە وەروە وێنەیەکی بڵاو کردەوە دەرێت there was always a city یەکە لەسەر ئێستی دوو لە خوارێ ئێستی یەک دەڵێ شوێنی خەڵکە دەوڵەمەندەکەیە و لە خوارێش ئەندەرگراوندەکە شوێنی ئەو کەسانەیەکەوە مەسەڵەن تووشی شەڕ و ئەشتانە بووینە وەروە حکومێکی دیکتاتۆری لەوێ جێبەجێ دەکرێت بزەبت چیرۆکی بزەبت نازانین تێکەڵەیەکی گەورەی ناو یاریەکانی BioShockی دەبی یاخودنا بەڵام من پێم وایە وەکو ئینفینیتی دەبی تقریباً بەشی چوارەم بزەم ناوکەم نبینە تۆزێک جیاوازە لەگەڵەوەن بەڵام لە هەمان کاتیشدا ینی بوونی چیرۆکی یاریەکانی ڕابردووشی دادنێ ینی هەمان چیرۆکە بەڵام بە جیهانێکی نوێ یەکجار دڵخۆشم بە BioShockی نوێ ئەگەر تاوەکو ئێستا نەتکردێت تکا دەکەم BioShockەکان تاقیکەنەوە یاری زۆر نایابن ئەو هەفتی هێشتەوە ماندی بووم هیچم پێ نەما قسە خلاص بوو نوکتە خلاص بوو هیوادارم بە دڵتان ببی زۆر سوپاسان دەکەم دوگمەی لایک دابگرن تاوەکو ئێستا نەگەیشتینە 10K لایک لەناو بەرنامەیەکی سفرەژیری کە زۆر ئەیبا زیاتر لە 20,000 کەس هەفتانە سەیری بەرنامەکە دەکا بەڵام ئەو معلوماتە دەبەخشین بەڵام دڵیان نایە دوگمەی لایک دابگرن یعنی خوب پارە نییە داگرە کەی داگرە خوب پارە نییە لایک داگرە با بفڕی ڤیدیۆکارمان بفڕی کە 10,000 لایک هیچ نییە لۆ 20,000 کەس تەماشا دەکات 10,000 کەس لایک ناکات وای هیوادارم خۆشەویستانم بەدڵتان ببی سپاسان دەکەم بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکان تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم سلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه ژیانی تۆی قوتابی پڕێتی لە خۆشی و چالاکی هەر بۆیە فاسلینگ سیمکارتی خێراترین ئینتەرنێتی بۆ تۆ کردووە بە بێ بەرامبەر هەر ئەوەژنا 3 گیگابایت دیاریت پێدەبەخشێت و ژیانت خۆشتر و ئاسانتر دەکات ئیتر تۆی قوتابی لەگەڵ فاسلینگ خێراترینی